باشە لەسەر بەڕێوەچوونی ئەم کۆڕبەندە زانستیە دکتۆر جعفەری شێخولئیسلام پرۆفیسۆر و زمانناس لە ئۆتاوای پایتەختی کەنەداوە لەگەڵمانە. دکتۆر ئەم کاتت باش، پەیامی کۆڕبەندی هۆژان چییە؟ ڕاستەکەت بیرێ ئەمە دەکرا و پرسیارە لە ڕێوەبەرانی کۆڕبەندەکە بکرێ. من وەکو قسەکەری یەکەم بانکرام ئەو بەیانیە وتاری خۆم پێشکەش کرد. وتارەکەی من بەگشتی باسی ئەمەی کرد کە گرتنی ئەم کۆڕبەندە ئەم کۆنفرانسە لە پێتەختی کەنەدا بە تایبەت لە زانکۆیەک کە دوو زمانی ڕسمی ئینگلیزی و فەڕەنسی هەیە و کارێکی وا کراوە کە لە پاڵ ئەم دوو زمانە جیهانیە زمانی کوردیش قسەی پێدەکرێت، پێشکەشکاری پێدەکرێت، وتاری پێدەخەنرێتەوە. زۆر زۆر گرینگە وتارەکان لەسەر فیزیان، لەسەر کیمیان، لەسەر بواری پزیشکین، بواری زمانەوانی، لە زۆر بوارانەوە. بۆ وێنە ئەمڕۆ وتارێکی زۆر گرینگ پێشکەشکرا لەلایەن بەڕێز دکتۆر دەڵاڵیەوە لەسەر خوێندنەوەیەکی زانستیانە لەسەر ئەو لێکەوتانە و ئەو پاشکەوتانەی کە ماوەتەوە لە ڕووداوی دڵتەزێنی هەڵەبجە. لەو بارەشەوە ئەم کۆنفرانسە باسیەوەم کرد کە زۆر زۆر گرینگە لەلایەنێکەوە نیشان دەدا کە کوردەکان ڕاستە ئێمە لە دنیای دەرەوە لە کەنەداش بە خەڵکانی ئازا و بوێر بەناوبانجین، بەڵام کاتێوە هاتۆ جێ خۆیەتی کە ئێمە وەکو زانستوان و زانست پەروەر و هەروەها کەسانێک کە خەڵکانێک کە ناوەندی زانیاریشین بناسرین و کە ئێمەش نیشان بدەین ئێمە لە هەموو بارێکەوە بۆ بەرەو پێشچوونی مرۆڤایەتی و ئاشتی دەتوانین دەور بجێڕین. لەگەڵ ئەمەشدا خاڵێکی تر کە زۆر گرنگە باسی بکەم ئەوەیە کە دەرفەتێکی تر ڕەخسەندرا بۆ ئەوەی کە زمانی کوردی دەوڵەمەندتر بکرێت، چونکە ئەو زمانە لە زمانەکانی تر دەوڵەمەندترە کە بتوانێت لە هەموو بوارێکدا چالاک بێ. باش، کەواتە چی ئامادەیە ئێستا لەم کۆڕبەندە؟ ئەوانەی کە ئامادە بوون چێن وە لە چیوە هاتوو؟ چەند میوانی غەیرە کورد هەن وەکو کەنەدی و ئەمریکی و ئەمانە خەڵکی زۆر بەناوبانجی بواری فیزیا بە تایبەت بە بۆنەی بەشداری پرۆفسۆر ئیبراهیم کەریمیەوە، بەڵام زۆربەی ئەوانەی بەشدارن کوردن. یعنی بەڕاستی من کە لێرەم بەو تەمەنەوە چاو دڵم ڕوومبووەتەوە کە ئەو هەموو زانست پەروەرە کوردە دەبینم، ئەم هەموو دکتۆرا کوردە دەبینم لە بواری جیاوازەوە لە ژیری دەستکردەوە بگرا هەتا کوانتۆم فیزیک و هەتا کیمیا و ساغڵەمە و سڵامەتی و زمانەوانی و لە هەر بوارێکەوە کە بیری لێ بکەیەوە زۆربەی بوارەکان لێرە زانست پەروەری کورد هەن، دکتۆرای کورد هەن، پرۆفسۆری کورد هەن و ئەوەی کە بە ئێمەی دەبەخشێ وزە و ئومێدە بۆ داهاتوویەکی ڕووناک. باش، ئامانج لە بەستنی ئەم کۆڕبەندە لەم کاتەدا چییە؟ ئامانج ئەمەیە کە وەچی باسم کرد ئێمە خۆمان بناسێنین بە دنیا کە ئێمە زۆشتی ترمان لەدەست دێ، ئێمەش وەکو ئەندامانی چالاکی ئەم کۆمەڵگەی نەتەوەییە بەشدارین لە دروستکردن و بەرهەمهێنانی زانست، لە بڵاوکردنەوەی زانست. لە هەمان کاتێکدا وەکو زانست پەروەرانی کورد ئێمە ئەو ئەرکەمان لەسرە کە زمان و کولتوری کوردی لە بە شێوەیەکی سەردەمیانە زیندوو ڕابگرین و بەرەو پێشی ببین. باش، پێت وایە بۆشاییەک هەبووە لە پێشترە لە کۆبوونەوەی ئەم زانست پەروەرانەی وەک خۆت باسیەکەی و ئەم کۆڕبەندانە ئەتوانێت ئەم بۆشاییە و ئەو کەلێنە پڕ بکاتەوە؟ یەکێک لەمانەی کە بەڕاستی زۆر زۆر گرینگە شوێنەکەیەتی کە تا ئێستا کۆنفرانسی ئاوا من پێم شک نایە کە بەو ڕادگەیە زانستی بێ لە هەموو بارەکانی زانستی لە زانکۆیەکی بەناوبانجی گەورەترین زانکۆی دوو زمانی دنیاە، زانکۆی ئۆتاوا، لە زانکۆیەکی ئەوتۆ بەڕێوە بچێ سەرۆکی زانکۆ بەیانی بەخێرهاتنی زانست پەروەرانی کوردی کرد. ئەمە زۆر زۆر گرینگە. پاشان لە هێندێک بواردا وەکو کوانتم فیزیکس، وەکو هزری دەستکرد یان ژیری دەستکرد، ئێستا هەنگاوی زۆر نوێ هەڵگیراوەتەوە
ئەوان گرینگەمەیەکە و هەنگاوانە لە پێناوی زمانی کوردی و خەڵکی کوردە. باشە دکتۆر جعفەری شێخ الئیسلام پرۆفیسۆر و زمانناس لە ئۆتاوای پایتەختی کەنەداوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئێوە سەرکەوتوو بوون. سپاس.